من گەنجێکم تەمەنم 25 ساڵە. ماڵەوەمان داوایان لێکردم ژن بێنم. ماڵێکیان بۆ دەستنیشان کردم، ڕۆیشتین سەیری کەین. ماشەڵڵا زۆر بەدڵم بوو. حیجاب، پاک و خاوێن، دایک و باوکێکی زۆر باش، زۆر ڕێزیان گرتین. بابم پێیانی گوت ئێوە بیری لێ بکەنەوە، ئێمەش بیری لێ دەکەینەوە. پاشان ئاگامان لە یەک دەبێت. ماڵەکە خزمێکی خۆمان بوو. لە ژیانمدا یەکەم جار بوو کچەکەیانم بینی کە هاتینەوە بۆ ماڵ. لە ڕێگادا هەر یەکە و قسەیەکی کرد. وایان لێ کردم پەشیمان بم. دەیانگوت ئەم ئافرەتە بۆ تۆ جوان نییە. تۆ کەسێکی تازە پێگەیشتووی، بەڵام بە شەهامەتی لە ناو خەڵک و حیزب و حکوومەتدا. ماشاءڵڵا لەم تەمەنەدا وا دەبی بە کەسایەتی و خەریکە لە ناو خەڵکیدا پێگەیەکی جەماوەری باشت هەبێت. بەداخەوە ئەو ئافرەتەیان لەبەر دڵی من خست. جوابیان بەو ماڵەدا دایەوە کە ئێمە پەشیمانین. منیش نەمدەزانی خوشکی بابم بووە سەبەب کەوا ئەو کچە نەخوازین. هەندێک هەڵەی هەبوو، گوایە بە باومی وتبوو باش نییە و بۆ ئێوە ناگونجێ. لەو ڕۆژەوە من زۆر ناڕەحەتم، عاجزم، دڵتەنگم. پێش 2 مانگ کچی ئەو ماڵە شووی کرد. مامۆستا من چی بکەم باشە؟ ڕێگام لێون بووە، ڕێگام پێیان بدە تکایە مامۆستای بەڕێز. سوپاسی متمانەی ئەو گەنجە بەڕێزە دەکەین و داواکارم خۆی پەروەردگار باشتری پێبەخشێ. لە وەڵامی ئەو بەڕێزەدا هەروەها زۆربەی خەڵکانی تریش بە دڵنیاییەوە ئەم گرفتەی کۆمەڵگای خۆمانیان هەیە کە تەداخولکردنە دەزوەردانە ناو کاروباری هاوسەرگیری کەسانی ترە. لە وەڵامی ئەو بەڕێزە و هەموو ئەو بابەت بەڕێزانی کە هەمان گرفتیان لە کۆمەڵگادا هەیە دەڵێم هاوسەرگیری بریتیە لە ئارامی ناخ و دەروون. ئینسان هیچ کاتێک لە تەمەنی گەنجیدا بە تایبەت دوای خۆناسین هەمیشە هەز دەکا قەلەقە، هەمیشە هەز دەکا ونبوویەکی هەیە. ئەگەر کچێک لە ماڵەکە بێ، باوکی ملیارلێر بێ، باشترین ئۆتۆمبیلی بۆ دابین کرده بێ، لە باشترین زانکۆ خوێندە بێتی، ژووری نووسنەکەی بای چەند دەفتەر دۆلار بێ، خۆم کچە لە ڕووی مادیەوە لە هیچی کەم نییە، بەڵام بەردەوام لە ناخیدا هەز بە قەلەقی و نەئارامەیەک دەکات. لە بەرامبەریشا کوڕێکیش بە هەمان شێوە ئەگەر لە هیچی مادی کەم نەبێ و هەمووی لە ناو ماڵەکەی خۆیان بۆ دابین کە لە دوای خۆناسین و تەمەنی پێگەیشتنی عەقڵی و جنسی و ئەوانەوە مرۆڤ هەز دەکا ونبوویەکی هەیە. بۆیە خالق کە ئەڵڵایە سوبحانه وتەعالە لە سوورەتی ئەڕوومدا زۆر جوان ئەو بابەتەمان بۆ باز دەکات. دەفەرمێ ومن آیاته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها. مرۆڤ تەنها لە لای هاوسەرەکەی، لە لای هاوبەشی ژیانەکەی، لە لای هاوژینەکەی خۆی هەز بە سوکنایی و ئارامی دەکا. چۆن باڵندەیە کە دەڕوا لە شەقەی باڵ دەدا بە ئاسمانە دێ و دەفڕێ حتا نایەتەوە ناو هێلانەکەی خۆیەوە ئەڵێن ئەوە سوکناکەیەتی. حتا تەنانەت کوردەواری خۆمان زۆر جوانیان وتووە، بە ماڵ دەڵێن سوکنایەکی خۆی هەیە. سوکنا بەڕێزان هەر ئەوە نییە چوارچێوەیەک بە بلۆک و ئەوانە دروستکرابێ و سەقفێکی هەبێ. ئەمە خانووە، ئەوە ماڵ نییە، ئەوە سوکنا نییە. سوکنا ئەوەیە کە هاوبەشی ژیانت لەگەڵ تا مرتاح بێ و لەگەڵ یا مرتاح بی، ئەمجا هەز بە ئارامی دەکەیت. بەم برا بەڕێزە خۆشەویستەم دەڵێم و لە ڕێگەی ئەویشەوە هەموو ئەو بەڕێزانەی کاتێک کە خۆی پەروەردگار دەرگای ڕەحمەتیان لێ دەکاتەوە، کەسێکی شیاویان بە نسیب دەبێ، شتەکان زۆر بە ئاسانی دێنە دەستەوە، بەڵام بەداخەوە خۆیان بەهۆی کەم ئەزمموونیەوە و تەداخولکردنی کەسانی نزیکی خۆیانەوە ئەم فرسەتە گەورەیان لەدەست دەدەن.